بەڵە ڕەنج بەردەوام دەبین و دەچینە کۆتا بابەتی ئەمڕۆی بەیانی کورسات نیست. دیارە دەستگای میدیای کورسات هەمیشە بایەخۆ گرنگی بە پێگەی کچان و ژناندا و لە سەرجەم بەرنامە و بابەتەکاندا ڕۆڵی سەرەکیان هەبووە. لەم تۆردا باز لە ساڵیادی دامەزرانی کورساتیشدا باز لەو ئەکەین کچان و ژنان تا چەندە توانیویانە لە دەستگای میدیای کورساتە تواناکانی خۆیان بسەلمێن و کاری میدیای پێشکەش بکەن. تایبەت بەم بابەتە هاوکارمان دەرون محەممەد پێشکەشکار لە ستۆدیۆ بەیانی کورسات نیست لەگەڵمانەیە. دەرون بەخێراتی بەیانی باش دەرم بەیانیتان باش بێ و جژنی سەری ساڵ لێەوە پیرۆز بێ بۆ هیوایم ساڵی ئایندا بەجێهێنانی خەونی ئێوە و تەواوی کارمەندانی کورسات و هەر کوردێک بە لە شوێنێکی دنیا هەلێرشەوە با دەرفەت بێ پیرۆزبایی یادی دامەزرانی 22 ساڵی دەستگای میدیای کورسات لە خۆمان و لە سەرجەمبینەرانمان بکەین و ئەوە دووپات بکەینەوە کە کورسات دەنگۆڕەنگی هەمووانە ماڵی هەمووانە و بۆ هیواین ساڵی ئایندەش خزمەتی زیاتر بە بینەرەکانمان بکەین و بتوانین هەمیشە جێڕەزامەندی بینەرەکانمان بین. ئومێد دەکەین. دەرون تۆ ئەمڕۆ بە ناوی کچانی ژنانی دەستگای میدیای کورساتەوە قسەمان بووە. ئەوزەم ئەمڕۆ وا هەست دەکەم. بەڵێ بۆ پێی کە خۆشبەختانەیان با بڵێن تەواوی کارمەندانی دەستگای میدیای کورسات هاوڕێ و هاوکار و هاوپیشەی یەکترین ینی لە نزیکەوە ئاگاداری معاناتەکانی یەکترین ئاگاداری ئەو ڕاستیانن کە لە دەستگاکەدا بوونیان هەیە. وەکو کچێک لە ناو دەستگای میدیای کورساتە ڕۆڵی ژنان و کچان چۆن دەبینیت لە کاری میدیایدا؟ لە ڕاستیە میرەبانگیان ئەوەی جێ خۆشحاڵیە باڵانسی جەندەری لە ناو کورساتە زۆر بە باشی هاتووە. بەڵام هەر لە دەستپێکی شەو بۆ شێوەیە بووە یەکێک بووە لە خواستی دامەزرێنەرانی دەستگای میدیای کورسات و زۆر بە باشی ئەیبینم ئەوەی کە ئەنی هەرێک لێمە سێریەکەین هیچ بەرنامێک لەناو کورساتە بێژنان و کچان نییە شانمەشانی کوڕان بێگومان ئەوەی کە واجهەیە و کێمە لەبەر شاشە ئەیبینن لە پشتی کامەرەشەوە بە هەمان شێوەیە گەر هەڵە نەبم ئەنی کچان ڕۆڵێکی زۆر باشیان هەیە وجێ خۆشحاڵیە و ئەوە هەل لە دەستپێکەوە دەستپێکێکی باش بۆ میدیای کوردی بۆ ئەوەی کە دەستی کچان و ژان بگرێ بتوانن بێنە بەر شاشە یاخود لە پشتی کامێرەشەوە بتوانن خزمەت بە میدیای کوردی بکەن و بتوانن لەگەڵیشە چۆنەڵێک بژێوێکی ژیانی خۆیان بەکارێکی ئازانە پیا بکەن. باش تۆکو لە نزیکەوە دەرون ئاگات لێ بە ساڵانێکشە لە کورسات کارەکەی کاتێک کە کچێک کاتێک کە ژنێک پێشنیارێکە کا بۆ بەرنمەیەک یاخود ئەوێت پێشکەوتنی لێکێک لە بەرنمەکانی کورساتە بکرێ ئەم ئەوێ ڕۆڵی هەبێت یا کورسات چۆن بە دەنگ ئەم پێشنیاری ژنان و کچانەوە دێت. منوەکو خۆم وابینیومەتەوە نە لە مۆبایلەکە و لەسەر شاشەیە بەڵام کورسات دەستگیرۆیەکی زۆر باشی کچانە بەڕاستی ینی زۆر کاتە بۆ ئێمە خۆمان لە کۆبوونەوەکانە پێشنیاری زۆر بابەتمان کردووە منوەکو خۆمەگەر باسی کورسات مەگەزین بکەمەوە ئەوەی کە نزیکیشم لە هاوڕەکانمەوە لە بەرنمەکانی ترا زۆرێک لە هاوڕەکانی ترم بۆ نمونە ئامادەکارن منیش خۆم فترێک لە فترەکان بۆ منە لەگەڵ هاوکارم کوردستانە ئامادەکاریمان کردووە پێشنیاری زۆر بابەتمان کردووە زۆر جار هەبووە بڵێ میوان پەیوەندی بە خۆمانەوە کردووە کە بێنە نێو کورسات مەگەزینەوە بۆ پێی کێمە بەرنمەکەمان هەم کللتوری ئەم فەرهەنگیە واروە هوەری و بە بڵێن ڕۆشنگەریە بە شێوەیەکی گشتی زۆر کاتە بۆ ئێمە خۆمان پێشنیاری زۆر بابەتمان کردو و ستافەکەمان و کورساتیش بە هەمان شێوەیان دەستگیرۆیی بووە بۆ ئەوەی کە پێشنیاری باش بکەین بۆ بەرنمەکە و باشینەکان پێشکەش بکەین. بە دڵنیایی وایە دیارترین نمونەش هێشوخانەکە لە ژووری کورسات نوویست یان توانیوەتی سەرپەرشتی هەنێکی زۆر لە بابەتەکان و ڕاپیان نێران بکات کە ئەمە سەلمێنەری ئەو قسانەیە کە ئێمە ئەمڕۆ باسی لێوە دەکەین و زۆرێک لە خاتونەکانی تیشمان کە توانیویانە ڕۆڵی سەرەکی ببینن. جامێ بابەتێکی دیکە باسکەین جگەلەوەی کە کچان لە ناو دەستگای میدیای کورساتە وەکو کارمەند کاری ئەلامی دەکەن و زۆر جار ڕۆڵی سەرەکیان دەبێت لەو چالاکیانەی کە دەستگای میدیای کورسات لە دەرەوە سپۆنسەری دەکەن. لەم ڕۆژەوە با بڵێن کارمەندە کچوشنەکانی دەستگای میدیای کورسات ڕۆڵی سەرەکیان هەبوو دوارترینیان فستیڤاڵی ئەدەب بوو کە خۆت بەشداریت کرد باسێکیەوەمان بۆ بکە. ڕاستە میرەبانگیان زۆر کاتێ ئێمە زۆر جار بەبوونی کورساتەوە بڵێن ئەناسرین بەڵام هەر یەک لێمە بەشێک لە کچانی کورسات لە بەشێک لە فەرمانگەکانی بڵێن حکوومەتە کارەکەین منۆکو خۆم لا بەرەبەراتی ڕۆشنبێری و هونەری سلێمانیشم کە زۆربەی ئیشەکانی پەیوەندی بە کاری بڵێ هونەری و ئەدەبیشەوە هەیە و ینی دەرفەتێکی زۆر باشە بۆ من بۆی لە ڕێوە کە بتوانم بەشێک لەوانی کە لە ڕێ کورساتەوە نەمناسیون لە ئەدیبان و لە نووسەران و لە هونەرمەندان زۆر کاتێ لە ڕێ ئێوە پەیوەندی دروستە بێ
و ئەگەر باسێکی فستیڤالی ئەدەبیش بکەم یەکێک بووم لەو لیژنانی کە لیژنەی پەیوەندیەکان بوو وەکو ئاماژەم پێکرد کورسا دەرفەتێکی باش بوو بۆی کە بتوانم پەیوەندی لەگەڵ بەشێک لە نووسەر و ینی کەڵە نووسەرانی کووردا دروست بکەم و بتوانم لە ڕێەوە بە بڵێن چاوپێکەوتنیان لەگەڵ بکەم بۆ ئەوەی کە لە دەستگای میدیای کورساتەوە دەرکەون بێگومان ئەوانش هەموو دەرفەتی زۆر باشن و هەمیشە کورساتیش ینی ناوی ئێمە بە کورساتەوەی زۆر جار کاڵێن دەروون لە هەر شوێنێکی لەوانەیە نەزانم بەڵام کاڵێن دەروون لە کورسات دەستخۆش دەروون با دوا پرسیار بکەن ئەگەر بە کورتی وەڵامان بیتەوە دەروون بۆ ساڵی 2022 هەر لە هەمان بەرنامە و لە هەمان شوێنی خۆی دەمێنێتەوە یاخود پلانی تریشی هەیە بۆ کاری تر بێگومان کاگران زۆر کات دەڵێن دەروون بە کورسات نیوزەوەی زۆر جار وتومە ئەخیرن دەرگای کورسات مەگەزیر خۆم ناخەم لەبەرەوەی لێستاوە کومناڵێکی خۆمی لە هاتووە 8 ساڵی ڕێکیانی لەو پرۆگرامە بەبێدا بڕان من بە بەردەوامی کار ئەەکەم و جێ شانازیشە بەڕاستی بۆ من لە بەروی ستافێکی زۆر باش و کارامە لەگەڵ مایە و ستافێکی زۆر خەمخۆرن و هەمومان بە وەرکتیم بڵین ئیش ئەەکەین بەتەنیا بێگومان خۆتان نەزان پرۆگرامێک بەتەنیا هیچ کەس ناتوانێت بەڕێوەی بەرێ بەڵێ لە ئێستاە ئامادەکاریە کرێت بۆ ئەوەی کە وەرزێکی نوێ بێت لەگەڵ هاوکارانما پێشکەشکارەکانەوە خۆمانین بەڵام ئێستافەکەش بە هەماشەوە بەڵام هەوڵە درێکە ناوەڕۆک و وەروە بڵین دیزایانی پرۆگرامەکە و بەشێک لە پرۆگرامەکە بگۆڕێت و دیکۆرەکەشی ئیشەڵا بێت بە شێوازێکی جوان بۆ چاوی بینێت دەستخۆش بۆ دەروون پێشکەشکارە هەمومانەی ناسین لەسەر شاشە لە کورسا ساڵانێکە خزمەتەکە بەخێر بیت خۆشحاڵ بوون لەم بەشە لەگەڵتان بووم بەخێرکاری باشتر و دووبارە یادیدان بەزانی 22 ساڵی دەستگای میدیای کورسات لە هەموو لای بەخێر بێت سپاس